لە شاری ئەمستردامی پایتەختی هۆڵندا بە بەشداری ژمارەیەک لە کوردانی نیشتەجێی ئەو وڵاتە لە ئافرەتان و قوتابیان کۆڕێک بۆ نووسەر سەلام عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامەی خەوات سازکرا کە تێیدا ناوبرا و ڕۆشنایی خستە سەردۆخی یەرێمی کوردستان و سەرکەوتنەکانی پێشمەرگە بەسەر تیرۆریستانی داعشدا. لە وڵاتی هۆڵندا لە بارەگای لیژنەی ناوچەی هۆڵندای پارتی دیموکراتی کوردستان بە ئامادەبوونی بەرپرس و کارگێران و بەشێکی بەرچاو ئەندامانی پارتی و یەکێتی ئافرەتانی کوردستان و یەکێتی قوتابیانی کوردستان لە شاری ئامستردام ئێوارە کۆرەک بۆ ڕووناکبیر و پێشمەرگەی هەردوو شۆڕەشی ئەیلول و گولان بەرز سەلام عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامەی خەبات لەژێر ناونیشانی سەبارەت بارەدۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان ساز کرا. لە پانۆرامایەکی چڕۆپردا باس لە بارەدۆخی هەرێمی کوردستان کرد هەر لە ڕاپەڕینەوە تا هاتنی هێرشەکانی داعشی تێرۆریست. هەروەسان ئاماژە بە ڕۆلی گرنگی کوردانی تاراویە کرد بە هەلوێستە جوانەکانیان و پشتگیری لە کوردستان. ڕووداوەکانی کوردستان لە ڕێی کەناڵەکانەوە پێتانەگا بە تەکیل لە ڕێی ڕۆژنامە و لە ڕێی تەلەڤیزۆنەکانەوە لە ڕێی ئینتەرنێت و فەیسبووکەوە، یعنی ئەتوانم بڵێم شتێ نییە کە ئێوە ئاگادار نەبن، بەڵام لای من مەز ئەوەیە باشە ئەم ڕووداوانە بۆ ڕوو ئەدەن یا کە ڕوو ئەدەن بۆ بەم شێوەیە ڕوو ئەدەن یا کە ڕوو ئەدەن ئایا ئێمە پێشبینیەکەین ڕوو بدا، ئایا کە ڕوو ئەدا ئێمە هیچ پلانێکمان هەیە بۆ چارەسەری ئەو ڕووداوانە، بۆ نمونە ئایا ئێمە لە دوای 91 کە گەڕین و دوای ڕاپەڕین کەس پێشبینیەوەی ئەکرد دوای ئەوە هەموو نەهامەتەی کە بەسەر گەلەکەمان هاتۆ جارێککە کورد یەخەی یەکتری بێت و شەڕ کات و شەڕی ناوخۆ بکات. هەمووتان نەزانن دوای 91 ئێمە کەوتینە سەر وڵاتێکی ڕوخێنرا و سووتێنرا و وێرانکرا و نەکانی مابوو، نە درەخت مابوو، نە ماڵ مابوو، نە پر، نە ئاو. تەنیا شتێک کە جێی بایەغ بەلا ئێمەوە سەدام و هێزەکەی لە وڵاتمان نەمابوو. یعنی ئێمە جارێکی تر کوردستانمان دەستکەوتەوە، بەڵام وڵاتێکی وێرانکرا و وڵاتێکی ڕوخێنرا و کە دەبوو لە نوکەوە دەست پێ بکەینەوە جارێککە بنیاتی بنێنەوە بیسازێنینەوە. ئەوە بۆ خۆشبەختانە میلەتەکەشمان ئەو ئامادەجێی تیا بوو، چونکی کە سەدام و لەشکرەکەی گەڕایەوە هیچی لە کوردستان نێشت، تەنانەت هەموو شتێکی بردەوە لەگە خۆیە. یعنی ئێمە هاتینە سەر ئەوەی کە بێ لە سەرەتاوە وڵاتمان بنیا بکەینەوە. ئەوە بوو دەستکرا بە دروستکردنەوەی ئیدارات. لێرەدا جێی خۆیەتی کە بە شانازی و باسی ڕۆڵەکانی گەلەکەمان بکەین کە توانیان لە خلالی ئەو سەرەتایانە و ئەو ساڵانە بەبێ موچە بەبێ پارە هەمووی خزمەتی خۆی بکات. هەر لە بەرەوە دام و دەستگاکانی وڵاتمان هیچی نەوەستا لێرە بە شانازیەوە توانین باسی مامۆسایانی کوردستانگەن کە ماوەی 11 مانگ لە شارەکانە دەرزانەوتەوە بەو نەبوونیە، بەڵام دەرڕانەگیرا وەڵحاصڵ گەلەکەمان تامەزۆری ئەو ئازادی و سربەخۆیە بوو کە پێگەشتبووین. لە ڕاستیان مرۆڤ سەری سوڕەمێنێ 300 یا 500 چەکگار ڕێکخراوێکی تێرۆریستی بێت شارێکی 3 ملیۆنی داگیرکە، یعنی منطقی تیان نییە. ئەنجا ئەو شارش نە شارێکی بێچەک بووە، نە شارێ بۆ کەسی تیان نەبێت و خەڵکی تیان نەبێت کە بەرەنگەریکە. 3 فیرقەی عەسکەری تیا بوو، 3 فیرقەی عەسکەر پڕچەک کراوە بە نوێترین جۆری چەک کە لەوانە هامەرە کە گولە نایبڕێ کە داعش بەکاری هێناوە بۆ داگیرکردنی خۆی. ئێستا مرۆڤ پرسیارەکە هۆکار چی بوو 3 فیرقە عەسکەر نەیتوانی مقاومت بکە، تەقینەوەکەن، ئیشی عەبووەکەن، شەڕی جەبهەی توانیان نەما. ئەوش بەوەی ئەوەی کە ئێستا بەڵانسی چەک لە کوردستانە ئەگەر باشتر نەبێ خراپتر نییە یا بەرامبەرە. پێشمەرگە هەم تەدریبێکی باشی باگا هاتەوە و ئێستا لە شەڕەکانە خۆشبەختانە لە هەموو شوێنێک کە پێشمەرگەیەکی ئەوان ڕاکەن. ئەوە ئێستا تەقریبی نیوەی شنگال گیراوەتەوە، دەوروبەری هەموو گیراوەتەوە، مەساحەیەکی زۆر دەوری 3000 کیلۆمەتر مربع لە خلالی 48 ساعاتە کە بە پێی شارەزایانی عسکەری معجزەی لە قەڵەمێن کە چۆن هیچ پێشمەرگە توانی لە خلالی 48 ساعاتە 3000 کیلۆمەتر مربع ڕزگار کات. ئەوانەوە گەیەنێ کە پێشمەرگە هیمەتێکیگەی پێ، ئەوانیش نەفسیان ڕووخاون، سەربازیان تێکشکاون کە پێشمەرگە ڕووکاتە هیچ شوێنێک ئەوەی کە ئەتوانن بەڕاستی ئەو دیانەی کە بەجێڵن، ئەو سەنگەرانەی کە بەجێڵن تەنیا قومبەلە و عەبوو و تەقینەوەی تیا بەجێڵن و هیچی تر. یعنی شەڕێکی زۆر بە ئیستلاحی خۆمان نامەردانەیەکەن کە خۆکوژیە. گرنگی کۆرێکی وەکو ئەمڕۆ بۆ ڕەوەندی کورد چەند گرنگ بوو؟ بەتەکید ئەم جۆرە کۆڕانە سوودبەخشە بێت، چونکی
هەندێک زانیاری گەرماوگەرم کە لە کوردستان و بەتایبەتی و برادرانی کە سەردانی دەرەوەکەن برادران و دانیشتوانی دەروی وڵات پێیان خۆشە کە لە سەرچاوەکە کە کوردستانە ئەو هەواڵ ڕووداوانە کە هەیە ئەمان لێرە بیبیستن بۆ ئێم ئێوارە کۆڕە کە لێرە بەستم من بۆ برادرانی پارتی و ناوچەی هۆڵەندا کە مەجموعەیەکی باش هاتبوون سەبارەت بە بارودۆخی هەرێمی کوردستان بەگشتی دوام و دوایی هەندێک وتوێژمان کرد و پرسیاری جوابی پرسیاری برادرانیشماندایەوە. زۆر سوپاس وڵی ئەو هەواڵەتمە ئەوش کوردستانە تێنە ئەوروپا بتایبەتی ئەوێ تێنە هۆڵندا ئەگەر چەند ساعتێکەش وەختی خۆ بدەنەمەوەکو ناوچە هۆڵندا یا پارتی دیموکراتی کوردستان ئەم شوانەت مەمنونین زۆربەیانیش سوپاسیەوەتکەن کە ڤیکاری بوومەتکەن گەلەکە گرنگە کوش کوردستانی بتایبەتی ڤی کات و ساتی دا و کوردستان بەرهێرشەکە مەزن یا دژمنە بتایبەتی ڕێکخراوە داعش هەواڵەتمە ئەوروپا هەمیت پەرۆشن بۆ هەندێک و ئەندامێکی سەرکردایەتی کادرێکی پێشکەوتووی پارتی بێتە ئەوروپا و شنێزیکڤە پرسیارێت خۆلێ بکەن شنێزیکڤە بووە هەندە ڕۆنکردنەوە بدەتەوان دا بزانن کوردستانی چت قەومی